سەرەتا بێ ڕێز لە ئیرادەی گەلی ئەمریکا بگرین ئەنجامەکانی ئەوان پەسەندیان کردو ئێمەش ئەبێ پیرۆزباییان لێ بکەین دوای ئەوەش ئومێدمان وا بێ کە ئەو گۆڕانکاریە بەخێر تەواو بێ بۆ گەلی ئێمە بۆ گەلانی من ناوچەکەی ئێمە ئومێدمان وایە کە با دەرچێ ئینشاءڵڵا بەڵام لەگەڵ ئەوەش کە تەنەبوعات و تەحلیلات و حسابات بە شێوەیەکی تر بێ ئەوە مشکلەی ئێمە نییە مشکلەی ئێمە خۆمان چۆن ڕێکخەین لەگەڵ واقعە بێگومان پاش شەڕی داعش ناوماڵی خۆمان ڕێخستنەوەی ناوماڵی خۆمان ئەولەویەتی هەیە و چاکردنی بار و دۆخی ناوخۆ ڕێخستنەوەی کاروباری پەرلەمان و حکوومەت ئەوە مەسەلەیەکی گرنگە گەڕانەوە بۆ دروشمەکەی خۆمان سەربەخۆیی چۆنی تەنزیم بکەین چۆن تەکیفی بکەین ڕێخی خەین لەگەڵ واقعەکە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەموو لایەکمانە هەمومان پێکمان هێناوە ئەبێ ڕێز لێ بگرین و پشتی بگرین تا ممکنە ئێمە ئیدانەمان کرد چونکە ئەوە بە کارێکی بەسوود نابین بۆ تورکیا وەکو وڵات و بۆ گەلی کوردستان هەروەها پێمان نیگەران بووین و نیگەرانی خۆشمان دەربڕی داواشمان کرد کە گەڕانەوە بۆ گفتوگۆ بۆ کرانەوەی دیموکراسی لە تورکیا